سڵاو ڕێز و حرمەت و خۆشەویستی بۆ هەموو لایەک ئازیزان. ئەمە یەکەم جارمە لە هەموو تەمەنی ئەم ئارام ئەحمەدەیە لە تیکتۆکەوە ئاوا لەم لینەی خۆمەوە قسە بکەم. ئەویش تەنها چەند دەقیقەیە قسەکەم کە بزانم ئەو شاسوارە ئەو قسە قۆڕانە چی بوو ئەمڕۆ کردی. نایزانم بەڕاست کێ گوێی لێمە کێ گوێی لێم نییە، ئەوانە هیچی نازانم و داوای لێبوردنتان لێ یەکەم. ئاها دەرکەو یاڵا چەند دقیقەیەک وەسم تاوەکو هەموو بەڕێزان کۆبنەوە کەواتە یاریەکە دیارە. بەخێر بێن. سەرچاوی ئارام ئەحمەداتن. ڕێز و حرمەتم بۆ هەموو لایەکتانەیە ئازیزانی من. سەلامەتن، بەخێر بێن سەرچاو. زۆر خۆشحاڵ بووم خۆشەویستان، بەخێر بێن. ڕاستیەکەی نەچوومە فەیسبووکەوە هەر خۆ بە تیکتۆکە بە هینە هات وتم با بڕۆم 4-5 قسەکەم لەسەر ئەو شاسوارم. ئەرە وەڵا بەخێر بێن. چۆن جەماعەت باشن، هەموو شتێ باشە. ئای بژین یەکاکە ئەو شتومەکانە مەنێرن بە قوربانتان باس چاواشش نەبمە لە خۆمەوە. ئەرە وەڵا قوربانی ئێوە سپاسان دەکەم. بە هەر حاڵ بەخێر بێن سەر چاو. ڕێز و احترام بۆتانەیە. بەخێراتنم بکەن کە یەکەم جار لە تیکتۆکە قسە ئەکەم وەکو تاقیکردنەوەی ئەمشەو. ئەم تۆزە گوێم لە کۆمەڵی قسەی هەڵی تۆپەڵێتی شاسواری عەولواحید بوو. جاز شاسواری عەولواحید ئەمە لا خۆی جوابی خەڵکی یاوەتەوە بەم هەموو عالەمە بەم میلەت بە زۆربەی زۆری خەڵکی کوردستان ئەڵێ ئەبا هەمووتانی ئاوس کردووە سەفەرەکەی من بۆ تورکیا. جا ئەو فەرهەنگە نزمە بەڕاستی ڕێک لە بنەماڵەی شاسواری عەبدولواحید ئەچێ، یعنی کەلتوریان وایە لە ڕاست، یعنی فەرهەنگیان وایە. باژنێ تربیەتی بنەماڵەی عەبدولواحید لە سلێمانیە هەروان لە ڕاستیە، چونکە خانەوادەیەکی بێشەخسیەت نزم من نامەوێ باسییان کەم بەڕاستی، نەباسی باوکی بکەم، نەباسی خۆی بکەم، نەباسی سروە گونڕوتی خۆشی بکەم، باسی هیچی ناکەم بەڕاستی. بەڵام چونکە عایلێکی بێپەروەردەن، چونکە عایلێکی بێسەروبەرن، چونکە باوکیشی کۆنە بەعسی بووە و ماسایی بۆ سەدام حوسێن کردووە بە نمونە، ئیتر تربیەتەکەی هەر بۆ جۆرەیە لە ڕاستیە. کابرایەک کوڕی عەبدولواحیدی کە بابچی بێ لە سلێمانیە کە هەمومان ئەیناسین، ڕابردووەکەی هەموو کوڕ و کاڵی سلێمانی ئەیناسێنەوە ئەخلاقێتی کە بە هەزاران هەزار خەڵکی ئەو کوردستانە بڵێ ئەوانە ئاوس بوون بەچوونین بۆ تورکیا. جارێ شاسوە با من لە ئێسەوە پێ بڵێم ئەوەی ئەخلاق بێ تۆ نیتە، ئەمە یەکەم. ئەوەی شەرەف بێ بەخوا هەندیتە، جووتیکە، خۆ هەموو شتەکانی دیارە. ئەمە ئەوەیان. پاشان هیچ کەسێک تەنانەت خوێڕیترین ئینسان لەسەر ئەم گۆی زەویە، جاشترین ئینسان خۆزگە بەوە ئاوز نابێت تۆ بڕۆی لە بە دەرگای میتا بوەسیت و خۆ ڕسواکەین. تۆ لە قسەکانی خۆتا ئەڵێ ئێمە هیچ نین، ئێمە هێزێکی مەدەنین، ئێمە چەکمان نییە، هیچمان نییە، ئەی بۆچێکی بۆ تووشیا کەواتە. پاشان ئەو قسە قۆڕە چییە؟ بایەکێتی و پارتی بتەقن. لە چی بتەقێکێتی و پارتی؟ لە چی؟ تۆ لەگەڵ مەسوول بازانیەوە ڕۆشتووی بۆ ئەنقەرەکەکە، تۆ لەگەڵ ئەوە ڕۆشتووی، تۆ جاشی بنەماڵەی بازانیت، تۆ خۆ لەگەڵ مەسوول بازانیە هەساوی ڕۆشتووی، باشە میت 15 کوسی بۆ هێناوی ڕۆشتووی سەر لە نوێ واژۆ کردو بۆ جاشایەتی و بۆ خیانەت. باشە کەچی دانیشی ئەڵێ وڵا لە داخی یەکێتی و پارتی پێیان ناخۆشە من ڕۆشتوم بۆ تورکیا یا ڕۆشتوم بۆ ئێران. ئەو قسە قۆڕەیەکەی تۆ مەسوول بردوویتی بۆ ئەوێ، تۆ پێڵاو جووتکەر و جانتە هەڵگەی مەسوول بازانی بووی ڕۆشتووی بۆ تورکیا. کونە درۆ، کونە فیشاڵ. ئەوە تۆ بۆچی لە درۆ ناکەوی مردوو مرێ؟ ئەوە تۆ چ شیرێک کراوە بە دەمتا بەڕاستی؟ چ شیرێک کراوە بەو دەمە پیسە تا ئەوەندە دەمە پیسە؟ ئەم قسە قۆڕە چییە؟ هەنانی ئەوە خۆن با ئەوانە هەمووی بە ئاوس بوون و یەکێتی و پارتی پێیان ناخۆشە. چیان پێ ناخۆشە؟ چی؟ تۆ خۆ نۆکەری بنەماڵەی بازانی، تۆ لەگەڵ مەسوول بازانیە هەساوی ڕۆژی کە چی ساڵێ باەکێتی و پارتی بتەقن کەم ڕۆشتوم بۆ ئەوێ. وەڵی با پێ بڵێم یەک کەس ناتەقێ. باش بجانیم چونکە ئینسانی ئەگەر شەرەفی هەبێ نابێ بە جاسوسی ئێران و تورکیا و ئەرم بابەتانە. بەخوا تۆزێ کەرامەتی هەبووە نابووی بەوە. بەخوا چوونی بۆ تورکیا ئەگەر لە ساڵ 90 سوک بووبی ئێستا لە ساڵ 1000 سوکی کردووی. ئەمە کوێ شانازیە شاسوار تۆ بڕۆی لەگەڵ مەسوول بازانیە بۆ ئەنقەرە زەحمەت نەبێ؟ ئەمە کوێ شانازیە؟ ئەمە کوێیە تا خەڵک پێی ناخۆش بێ و بەغیلی بە تۆ بەرێت و تۆ چی ئەەکەی یانی؟ بە قوربان لە پێش تۆوە لە 100 ساڵی ڕابردووە بنەماڵەی بازانی گەورەترین جاشی ئیقلیمی هەر چوار داژکەرەکەی کوردستان بوون. چیان بەچی کردووە؟ هەر بەس ڕسواتر بوون بەڕاستی. تۆ
بە باوکیش و بە هەموو بنەماڵەکەیشتەوە 1000 ساڵ تەمەنی بێ نۆکەرایەتی بۆ تورکیا بکەی ناگەی بە ئەژنۆی بنەماڵەی بازانی لە نۆکەرایەتی و لە خیانەتە بەڕاستی. بۆ دڵی خۆ بەچی خۆش کردووە تۆ دڵی خۆ بەچی خۆش کردووە بەڕاستی خەڵک ئاوس بۆ تۆشی بۆ تورکیا جا خەڵک ئەگەر ئەخلاقی هەبێ بەوە ئاوسە بێ تۆ بڕۆی لە ئەنقەرە پێڵاو جوودکەی بۆ میتی تورکی تۆشان بەشانی مەسئول بازانی بڕۆی بۆ تورکیا لەوێ نۆکەرایەتی بکەی خەڵک بەوە ئاوس نابێ ئەوە تۆ خۆ ئاوس و ڕسوا بووی باشە کە جێگە و ڕێگە نییە هەساوی ڕۆژی بۆ تورکیا لەگەڵ مەسئول بازانیە دڵنیایشم کە ئیجازەت لە پاڤڵ تاڵەبانی وەرگرتووە کە لەگەڵ مەسئولە بڕۆی بۆ جاسوسیکردن بۆ تورکیا یعنی تۆ نۆکەری یەکێتی و پاتیت لەبەرەوە عەزیزان ماوەیەکی زۆرە خەڵک فێری ئەوە بووە بۆ ئەوەی کە ئەوە نییە چوار کەس بڵێن بەخوا ئەمەشتە و دەسەکە بە جوێندان بە یەکێتی و پارتی ئەوە ئاخر تۆ خۆت کە لەگەڵ مەسئول بازانیا چووی بۆ تورکیا ئیتر تۆ چۆن لە ڕوویدانیشەوە قسە قۆڕانە بکەی کەکە چۆن لە ڕوویە چۆن شەرم ناکەیت بۆیە عەزیزان ئەو کەلتورە سەخیفە یا ئەو فەرهەنگ و ئەو پەروەردەیی کە شاسواری تایە هێنی بنەماڵەی عەبدولواحیدی باوکێتی هەروە ئەبێ قسە بکات لەبەرەوە شانازی بە یعنی ئەم کابرایە ئەوەندە سووکە ئەوەندە خۆی بە بچووک ئەزانێ ئەوەندە خۆی بە کەم ئەزانێ پێی وایە کە خەڵک پێی ناخۆشە شاسوار ڕۆیشتەوە بۆ تورکیا گۆرە وەڵڵا من ئەمەنم پێ خۆشە ڕۆیشتووی بۆ ئەوەی خەڵک باشتر پاشەڵ ببینێت و بزانێت کە چ نۆکەرێکی تۆ بۆ تورکیا بزانە ئەگە سبەینێ هێز هەبێ ئەگە سبەینێ چەک و چبەخانە هەبێ بزانە کە چۆن لەشکری تورکیا هێنی بۆ سەر هەموو شوێنێکی کوردستان یاهی ئێران هێنی ئەسڵەن هەمومان پێمان خۆش بوو کە تۆ چووی بۆ تورکیا بۆ ئەوەی کە ماهیەتی چەپەڵ و پیسی دەرکەوت بۆ هەر هەموو خەڵک بەڕاستی تەنانەت ئەو کرۆکە پیسە دەرکەوت بۆ ئەو کەسانشی کە گەمژە کراون دەنگیان بە تۆ بە گروپەکەتدا لەبەرەوە وامەزانە خەڵک ئاوز بووە ئەسڵەن زۆریش خۆشحاڵ بوون کە تۆ ڕۆیشتیت و ماهیەتی بۆ هەموو خەڵک دەرکەوت کە ماهیەتێکی چەندە بۆ گەن و پیست هەیە ئەوە ئەسی مەسەلەکەیە منی تر قسە ناکەم خۆشەویستان ئەوە هەر ئەوە بووکە ئەم شەو ویستم بێمە خزمەتتان ئەو تۆزە قسە بکەم لەبەرەوە نامێ زۆر درێژەی بدەمێ بەڕاستی بەڵام هەمومان پێمان خۆش بوو کە شاسوار چوو بۆ تورکیا ماهیەتی پیسی دەرکەوت لەگەڵ مەسئول بازانی شار ڕۆیشتووە کەشی هاتووە دوو قسەی کردووە هەموو نارەکەمان ئاوس بوون ئێمە چوین بۆ تورکیا و یەکێتی و پارتی بابتەقن و یەکێ تۆ لەگەڵ ئەوانە ڕۆشتی بۆ تورکیا ڕسووە تۆ لەگەڵ ئەوانە ڕۆشتی دەی قوربانی ئێوە من هەر ئەوەنەم هەبوو خواتان لەگەڵ هیوادارم کە وەڵامێکی قەپۆس شکێن مابێتەوە بە شاسواری کوڕی عەبدولواحید خواتان لەگەڵ خۆشەویستانیان